دوای هەڵوەشانەوەی هێزەکانی هەسەدە بە بڕیارێکی مەزلوم عەبدی لە خۆراوای کوردستان، چاودێرانی سیاسی بەسەر دوو بەرەدا دابەش بوون، بەڵام سەرجەمیان کۆکردن لەسەر ئەوەی بڕیارەکەی کورد بەهۆی پاڵپشتی نەکردنی خۆرئاوا بوو لە دۆزی کورد. نووسەر و چاودێرانی سیاسی هەرێمی کوردستان دەڵێن نابێت خۆمان لەو ڕاستیە هەڵە بکەین، دۆخی کورد لە خۆرئاوا پاشەکشی بەخۆوە بینی. کێشەکە ئەوەیە کە ئێستا لە ڕووی معنەوی و هەڵەشانەوەی هێزەکانی سووریای دیموکرات تا ڕادێکی زۆر ترسێکی گەورەی دروست کردووە کە ببێتە مایی پەشیمانکردنەوەی بە فەرمانڕەوایانی ئەمڕۆی سووریا لە چی لە هەندێک لەو مافانەیان ئەو ڕێکەوتنانەی کە کردویانە لەگەڵ کوردەکانە، یعنی ترسێکەیە کە دوای ماوەیەکی تر ڕێکەوتنەکان هەڵۆشێتەوە بۆ چونکە ئەگەر لەسەر ئەرزی واقع هێزێکی چەکدار نەبێ بەرگری بکە لە ئەوەی کە کورد لە چوارچێوەی گفتوگۆیە بەدەستێنەوە زەحمەتە بتوانین با بڵێین نەتەوەیەکی بێچەکەوە ڕوبەڕووی دەوڵەتێ ببیتە. سەرۆکی لقی سلێمانی ڕۆژنامەنووسانی کوردستانیش دەڵێ زیاتر لە حکوومەتی سووریا دەسەڵاتدارانی ئەنقەرەتێکی دووبارە بوونەوەی ئەزموونی هەرێمی کوردستانن لە خۆرئاوا و هەر بەو هۆیەوە سیاسەتی ئەمریکا لەلایەن تورکیاوە جێبەجێ دەکرێت. ئەو ڕۆژنامەنووسە ناشی شارێتەوە دۆخی کورد لە ڕابردوو باشترە، بەڵام ئاڵنگاریەکان نەڕێونەتەوە و پێویستە کورد وەکو ئێستا کار و بڕیارەکانی ئەقڵانی بن. ئێستا هەنێک بواری کەم تا زۆر ڕۆشنبیری و بواری تەکنیکی ژیان و بواری پێدانەوەی ڕێگەزنامە بە کوردەکان ئەمانە ئەو خاڵانن کە باشن خوێندن لە ناوچە کوردەکانە بە زمانی خۆیان و جۆرێک لە جۆرەکان ئیداری سەربەخۆ هەیە و بەڵام لەگەڵ ئەوەشە ئانوسات مەترسیدارترین کاتەکان بۆ کورد ئێستەیە کە تورکیا تەنها چاوەڕێی تیشێکی سەوز دەکات لە تۆمبارەکەەوە. ئەمە ئەزمونونەکە ینی بۆ تورکیا مەترسیە. سووریا خۆی ئەتوانم بڵێم ئەو گرنگیە نایات و کێشەشی نییە سووریا، ینی لەوانەیە ڕێگەزنامەش بگەڕێنێتەوە بۆ ئەو کوردانی کە لە ساڵی 1960ەوە ڕێگەزنامەکانە لێوەرگرتوونەتەوە. ئەوەی کە کێشەیە لێرە لە ناو یاریەکەیە تۆمبارەک کە نوێنەرایەتی سەرۆکێکی ئەمریکی ئەکات کە باوەڕی پێشبینی لە کردارەکانی و ڕفتارەکانی ناکرێت. تورکیاش ئەوێت هەر تیشتێک نیوە تیشتێکی هەبێ بۆ ئەوی کە بێت ئەزمونەکە. شەوی 25 لەسەر 26 مانگە مەسڵوم عەبدی وەک هاوسەرۆکی هەسەدا هەڵوەشانەوەی هێزەکەی ڕاگەیاند و تێکەڵبوونیانی بە سوپای سووریا ئاشکرا کرد. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.